ئێمە پێکاتەی ڕەسەنی لە هەرێمی کوردستان و حقیقەتی خۆشمان معاملە کراوە بەڵام ئێمە ڕازی بوونمان لەسەر بەشداریکردنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەبێ سیستەمی کۆتا واتە ئاعترافکردنی بەو قەرارە نایاساییە و نادەستوریە بۆیە ئێمە ئەو بایکۆتەی بەردەوام دەکەین تا سیستەمی کۆتا دەگەڕێتەوە. دادگای فیدراڵی باز دەکات سیستەمی کۆتا بۆ خولێک دوو خولی پەرلەمانیە بۆچی یعنی ئەو هەموو خولە بەر دادگای فیدراڵ دەسەڵاتی نییە یاسا هەموار بکاتن بۆ پەرلەمانی کوردستان پەرلەمان تەشریعی یاسا دەکاتن ئەوان بریار دەدەن کە کۆتا بەردەوامیتن یاخود هەڵبۆشێتەوە لەوانەیە ئەگەر بۆ چوونی ئێمەیان وەرگرتبایە لە پەرلەمانی کوردستان ئێمەش ڕابۆچوونێکی ترمان هەبوو بەڵام ئێمە فەرزکردن لەلایەن هیچ لایەنێکی قبول ناکەین. ئەبەرەی تورکمانی بایکۆتی کردووە یاخود نا دەتوانن پرسیار ئاراستە بکەن ئەوانەی ئایدن معروف نابین وەزیری پێکاتەکان بۆ لێرە نییە خۆت پرسیاری لە بەڕێزیان.